ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز، من هاوڕێ تۆفیقم بەڵخێم شەوی پانۆراما پێتان گەیشتینەوە. ئەمڕۆ موقتەدا سەدر لە کۆبوونەوەیشی لەگەڵ لایەنەکانی چوارچێوەی هەمانگی شیعە لە بەغدا ڕایگەیاند کە ئەوان حکوومەتێکی زۆرینەی نیشتیمانیان دەوێ و حکوومەتی زۆرینەی نیشتیمانی بەنیازن پێک بێنن. بەگشتی لە ئێستاوە سەروبەندەکانی گفتوگۆی لایەنە سیاسیەکان دەستی پێکردووە و هەروەها ئەتوانین بڵین وێنای حکوومەتی داهاتووی عێراق خەریکە بەدیار دەکەوێت. سەرەتا ئەم گفتوگویانە کە دەستی پێکردووە لە نێوان ماڵی شیعە خودی خۆیان ئەمە ئاماژەیەکی باشە بە ئاراستەی پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق، بەڵام ئەوەی کە موقتەدا سەدر ئاماژەی بۆ کردووە حکوومەتی زۆرینەی نیشتیمانی بەدڵنیایی سەرجەم لایەنەکانی نابێت تێدا بەشدار بن و دەبێت هەندێک لە لایەنەکان ببنە ئۆپۆزیسیۆن، بەڵام ئۆپۆزیسیۆنێکی کارە بۆ حکوومەتی کە پێک دێ. لە دوای ڕاگەیاندنی ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکان لەلایەن کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکانی عێراقەوە ئەم جم و جوڵانە دەستی پێکردووە. وەکو ئاماژەم پێدا سەرەتا ماڵی شیعە و لە داهاتوویشی نزیکدا پێچێت کوردیش بە هەمان شێوە هەندێک جم و جوڵ و هەندێک خۆڕێخستنەوە لە نێو خودی خۆیدا هەبێ و دوجار ماڵی سونەش بە هەمان شێوە ئامادەن بۆ ئەوی کە بچنە حکوومەتێکی زۆرینەی نیشتیمانی. ئەو حکوومەتی کە پێک دێ لە داهاتووە دوو ئەرکی گرنگی لەسەر شانە کە پێویستە جێبەجێ بکە. ئەگەر نەتوانێت جێبەجێ بکە بە دڵنیایی دەبێتە حکوومەتێکی لەرزۆک و هەرزوو هەڵدەوەشێتەوە. یەکێک لەوانە داواکاری خۆپشاندەرانە کە بە دڵنیایی دەبێ زۆرێک لە داواکانی خۆپشاندەران جێبەجێ بکات. هەروەها ئەو چاکسازی کە هەموو لایەک ڕێکەوتون لەسەری و داوای دەکەن و پێویستە حکوومەتی نوێی داهاتووی عێراق ئەو چاکسازیە جێبەجێ بکات. ئەم شەو گفتوگۆکین لەسەر ئەم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم دکتۆر ئەمین عەزیز مامۆستای زانکۆ کە لە سودۆ لەگەڵمە. دکتۆر بە خێراتی سوپاس دەکەم. هەروەها برای بەڕێزمان کاک تارق جەوهەریش نووسەر و ڕۆژنامەنووس لە ڕێگای سکایپۆ لە شاری هەولێر لەگەڵمانە. کاک تارق سڵاو لە جەنابیشت بێ، دواتر دێمە خزمەت جەنابەت کاک تارق جان. دکتۆر ئەمین، دیارە ئێستا دوایەوەی کە پرۆسەی ینی ڕاگەیاندنی ئەنجامی کۆتایی و هەروەها یەکلاییکردنەوەی سکاڵاکان لەلایەن لایەنەکان کۆمیسیۆن پێی هەستا، ینی پرۆسەی هەڵبژاردن بە کۆتا هات و ئەنجامی لایەنەکان بە دەرکەوت و بینیمان ئەمڕۆ گفتوگۆکانی نێوماڵی شیعە بەگشتی دەستی پێکرد. خوێنەوەتان چێ بۆ ئەم جوڵانەی کە لە ئێستادا دەستی پێکردەوە بۆ پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق؟ ئەتوانین بڵین ئاراستەکە بەرەو ئاراستەیەکی باش و خێرا ڕایە خود نەخێرتە وژمەکە جارێ هێواش. بەڵێ پێشکی سوپاس بۆ ئێوە و سڵاو لە بینەرانی کورسات نیوز. لە ڕاستیە هەڵبژاردننی ئەم جارەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق جیاوازەیەکی زۆری هەیە لەگەڵ هەڵبژاردنەکانی 10 و 14 و 18دا، هەم لە ڕووی قانونەکەوە، هەم لە ڕووی ئەو شتانەی کە ڕوویدا لە وڵاتە لە عێراق، ئەو گۆڕانکاریانەی کە ڕوویدا، گۆڕینی ڕئیس وزەرا، مەوزوعی خۆپیشاندانەکان، داواکاریەکانی خەڵکی، نەمانی شەڕی داعش، ئەمانە هەمووی گۆڕانکاری بوون ئەم جارە ڕوویدا لە هەڵبژاردننی ئەم جارەدا. بە تایبەتی گۆڕینی سیستەمی هەڵبژاردن، قانونی هەڵبژاردن ئەم جارە جیاواز بوو. ئەوە ببینیمان کە هەندێک لە ئەو هێزانەی کە ژمارەی کورسیەکانیان زۆر بوو ئەم جارە کەمیان کرد، بە تایبەتی ئەوانەی کە پیان ئەوترێ جەناحی مقاوەمە یا چەکدارەکان، ئەوانەی کە چەکداریان هەبوو حەشدی شعبی، ئەوانە ئەم جارە کەمیان کرد. ینی گۆڕینی گۆڕانکاریێکی ڕوویدا لە سەنگی هێزە لە کورسیەکانە، بۆیە ئەم جارە جیاواز ئەبێت تەشکیلی حکوومەت، دروستبوونی حکوومەت ئەم جارە زۆر جیاواز ئەبێت لە ئەوانی تر. لەگەڵ ئەوەیشدا هەڵبژاردنەکە زووتر کرا، پێشوەخت کرا و کۆمەڵێکی زۆر لە کەسانی مستەقل و سربەخۆ بەشداریان کرد. کۆمەڵێک لەوانەی کە نوێنەری ئەوانە بوون کە خۆپیشاندانیان ئەکرد. لەگەڵ ئەوەدا هەندێک گۆڕانکاری ئیقلیمیش ڕوویدا، هەندێک ئەحداسی ئەمنی ڕوویدا. ئەمانە هەمووی کاریگەری هەبوو لەسەر ئەوەی کاریگەری ئەبێ لەسەر تەشکیلی لەوە دروستبوونی حکوومەتی ئەم جارە. دکتۆر ئەمین، دەتوانین بڵین کاریگەریەکان کە جەنابەت ئاماژەی پێدی بە ئاراستەی بەرژەوەندی و ینی ئەرێنی ئەبێ بۆ عێراقیەکان و لایەنە سیاسەکانی عێراق یاخود نەخێ پێچەوانەکەیەتی؟ هەموو ئومێدەوارین کە بە ئاراستەیەکی باشا بێ و ئیجابی بێ نەکسلبی. لەبەر چی؟ لەبەر ئەوەی زۆر لەو شتانەی کە هەبوو تاقی کرانەوە ئەم جارە ئەبێ بەرە و باشی بڕۆن. لەبەر ئەوەی تۆ خەڵکێکی زۆر هاتوونەتە سەر شەقام،
مزاهرەیان کردووە خۆپشاندانیان کردووە داواکاریان هەیە ناڕازی بوونە لەو حکوومەتانەی پێشوو ڕئیس وزەرایەک ئیقالە کرا دوای ڕئیس وزەرایەکی تردانرات ڕازی نەبوون لەسەری بۆ ماوەیەکی کەم دانرا ئەمانە هەمووی ئەبێ ئەم جارە تەشکیلی حکوومەت ئەو هێزانەی کە بەشدارە بن لە حکوومەتە ئەو هێزە براوانەی ئەوانەی کە ژماری کورسیەکانیان زۆرە یا دەوریان ئەبێ ڕۆڵیان ئەبێ لە تەشکیلی حکوومەتە ئەبێ زۆر بە وردی بیر بکەنەوە کە ئەوەی پێش خۆیان کردی ئەو هەڵانەی کە پێش ئەوان کرا ئەو حکوومەتانە ئەو خاڵە لاوازانەی لە حکوومەتەکەی نی پێشووە هەبوو ئەم جارە نەبێت چونکە ئەگەر وا بێت جارێکی تر خۆپشاندان دەست پێکاتەوە حکوومەتەکە بەردەوام نابێ بۆیە ئەمڕۆ بکە بینیمان سید مقتدا سەدر لە تەسریحاتەکانیە ئەمڕۆ و پێش ئەمڕۆیش تەسریحاتی بەڵام ئەمڕۆ بەڕوونی باسی کۆمەڵە شتی کرد یەکێک لەوانە کە ئەم جارە حکوومەتی ئەم جارە حکوومەتی زۆرینە ئەبێت زۆرینەی وەتەنی نیشتیمانی نەک حکوومەتی تەوافقی بۆیە ئەبێ ئەم جارە ئەوانەی کە بەشدارە بن لەم حکوومەتە هەوڵ بدەن جیاواز بێ حکوومەتی ئەم جارە بەپێی داواکاریەکانی خەڵک بێت لە ئاستی داواکاریەکان بێت لە ئاستی تەحەدیەکان بێت کە ئێستا عێراق ڕوبەڕووی بووەتەوە لە ڕووی بواری خەدەماتەوە لە بواری اقتصادەوە لەو بوارانەوە کە عێراق بواری داعش کە خەریکە سەرهەڵداتەوە جارێکی تر ڕووی گەورەیە بڵێ ئەمانە هەمووی لەو خلافاتانی کە ڕوویدا لە بینی خۆیانە و لە بینی حکوومەت یاریمی کوردستان و لە بینی ئەمانە هەموو خاڵن ئەبێ ئەم جارە ئەوانەی کە حکوومەت پێک دێنن ئەبێ زۆر ڕەچاوی ئەو شتانە بکەن و ئەو هەڵانەی کە کردیان لای کەمی زۆرینەی ئەو هەڵانە ئەم جارە دووباری نەکەن. دەستخۆش دکتۆرە میرجان دێمە خزمەت جەناب سوپاس دەکەم کاک تاڕق جەوەر ینی ئەوەی کە لە پێشتر گوێمان لێبوو بە دیاریکراوی لە مەشهەدی سیاسی عێراق لە دوای ینی ڕاگەاندنی هەندێک لە ئەنجامی هەڵبژاردنەکان بە تایبەتی من باز لە ماڵی شیعیەکەم ینی زۆرێک لەوانەی کە خۆیان ناو چوارچێوەی هەمانگی شیعە کە فتح و مالکی دەوڵەتی یاسا وەروە خزعەلی و حەکیم ئەمانە ینی ئەیانویست بە تەواوەتی ئەنجامی پرۆسەی هەڵبژاردن ڕەت بکەنەوە و هەتا دوێنێش کە پرۆسەی ینی ڕاگەاندنی ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکە ڕاگەێنرا ئەوان بەگشتی دەیانویستانە بدەنەوە لەوەی کە جارێکی دیکە ینی ئەم پرۆسەیە یاخود هەندێک لە ژمارنەوەی دەنگەکان دووبارە بکرێتەوە بەڵام بە کۆتا هادیانی ئەم وەسا ئەوەی کە ئەمڕۆ بینیمان دانیشتنی ئەوان مقتەدا سەدر کە براوی یەکەمە زیاد لە 73 کورسی هێناوە لەگەڵ چوارچێوەی هەمانگی شیعە ینی بەگشتی وێنەکە چیمان پێڵێ پێمانەڵێ لایەنە ناڕازیەکانیش لە ئەنجامی پرۆسەی هەڵبژاردن ئێستا ڕازین و دەیانێت بچنە حکوومەتێکی زۆرینەی نیشتیمانی وەکو مقتەدا سەدر ئاماژەی بووەکە و بانگەشەی بووەکە. بەڵێ زۆر سپاس ڕێز و سلااو بۆ جەناب و بینەرانی کورسات دیوز و سلااو ڕێزشم بۆ میوانە بەرەزەکەتان لە ڕاستیدا ئەو بابەتە ڕۆژ بە ڕۆژێ منە بەرە و نزیکبوونەوە دەچین بۆ گەیشتن بە جۆرێک لە چارەسەر حکوومەتێکی تازە لە عێراق ئەگاوی بەڕێز مقتەدا سەدر ناوێتی دەست پێش خەریەک لە نێو ماڵی شیعەکاندا و ینی ڕەنگە گۆمە مندەگەکەی شلەقاندەوە جارێکی تر و ئەمە جارێکتر تێگەی سەدری لە بەرامبەر شارعی شیعی بەهێزتر کردەوە پێشوازێکی گەرمی لێکرا لەگەڵ هەموو لایەنەکانی کە چوارچێوەی هەماهەنگی نیشتیمانی شیعیان پێکەناوە ڕێککەوتن کە دانوستانەکان بەردەوام بێ مەرج نییە ئەوانەی ئێستا کە لە هەماهەنگی لە چوارچەوەی هەماهەنگی شیعەکاندان هەمویان بستن نێو حکوومەتەکان نەخێر مەرج نییە بەڵام هەر لە سەرتاوە لە چەند هەفتەی ڕابردووشدا جۆرێک لە نزیکبوونەوە لە نێوان بەڕێز سەدر و بەڕێز مالکیدا هەبووە بەڵام بەڕێز هادی عامریش یەکێکە لەو کەسە نزیکانەی کە ڕەنگە دوجار ئەوش بچێتە ناو حکوومەتەکە بەڵام بۆ ئەوانی تر بۆ بەسەدەی هەندێک لایەنی ترکە حەکیم و خزعەلیویشن خزعەلی ئەو بابەتانە تۆزێک زەحمەتە جیان بێتەوە لە نێو حکوومەتەدا چونکە ئەو حکوومەتە تەنیا ماڵی شیعە پێچی نایێنێت دوجار دەبێ لەگەڵ کوردیش بڕێ لەگەڵ لایەنی سوننەش بکەوێت بەڵام ئێستا هەنگاوی یەکەم ڕێکەوتن دەبێت لە نێو ماڵی شیعە بکرێ بەڵام کاک تارق ینی کاک تارق جەوەر تۆ ئاماژەت بە خاڵێک کرد وەڵای من ئەمێ لەسەر ئەو دیمەنەی ینی وێنەی کە بڵاو بووە ینی ئەو ڤیدۆی ئەمڕۆ کە مقتەدا سەدر دەچێتە ژوورۆ چۆت ئاماژەت بۆدا کە نزیکبوونەوە هەبوو لە نێوان سەدر و مالکی بەڵام ئەین کە ئەبینی مقتەدا سەدر دەچێتە ژوورەوە ینی هیچ سڵاو ناکات لە مالکی تەنانەت هەر ڕوشی تێ ناکە ینی ێ باش ئەگەر نزیکبوونەوە هەبێت چۆنە بێ بۆ شێوازە بێ یا بۆ ئاراسەیە بێ یاخودەم ئاماژێت چیمان پێڵێ
دوشتی جیاواز هەیە مەسەلەی مالیکی یەکە لە گەورەترین هێزەکانی دوای مقتەدا سەدر لە نێو ماڵی شیعی ناکرێت فرامۆش بکرێت و ئەو هێز و پێگەی هەیەی مالیکی لە نێو کورسی پەرلەمانیشدا سی کورسی کەم نییە بۆیە دەبێت لەگەڵ ئەو ڕێک بکەوێت بەڵام کێشەکەیان لەسەر ئەوە بوو مالیکی ڕەنگە خواستێکی بوو جارێکتر ببێتەوە بە سەرۆکوەزیران لە عێراقدا ئەو شانسەی بدرێتێ بەڵام سەدرەکان هەرزوو ئەو بابەتیان حەسم کرد لەلایەن خۆیانەوە بێهیوایان کرد ڕەنگەەوە جۆرێک لە نیگەرانی دروست کردی بەڵام دوجار نەمالیکی نەعامری ناتوانن لە دەرەوەی پێکاتی حکوومەتێکدا بمێننەوە چونکە ئەوانە بەرژەوەندیان هەیە و هێزیان هەیە و خەڵکیان لە نێو دەسەڵاتەکان و پێگەکانی حکوومەتی عێراقی هەیە دەبێت پارێزگاری لێ بکەن دوجار ئەوانە دەبێ بستنە نێو ئەو حکوومەتە و دەستنە نێو حکوومەتەکەش بەڵام ڕەنگە مەرجیان هەبێ بۆ نمونە ئەوەی کە ئێستا باس دەکرێت بەرجەکانی ئەوانە یا چوارچێوەی هەماهەنگی بۆ بەڕێز سەدر ئەوەیە کە هیچ یەکێک لەو بەڕێزانی ئێستا پۆستی سەرۆکایەتیەکە لە عێراق دەجێڕن کەسیان نەمێنێن چ سەرۆکۆمار سەرۆکوەزیران سەرۆکی پەرلەمان نابی ئەوانە دووبارە دابێتەوە ئەمە خواستی داواکاری ڕاستە نیازێکە بوو لە ڕابردووە کە ینی مستەفا کازمی ڕابسپێرێتەوە لەلایەن ینی ڕەوتی سەدرەوە بەڵام ینی هیچ ئاماژەیەک هەیە بۆ دانانەوەی بۆ نمونە سەرۆکۆمار یاخود سەرۆکی پەرلەمان بە هەمان شێوەی ئەم سیستەمەی کێسە هەیە ئەمە داواکاریەکی هەماهەنگی مەبەستەکەیان زیاتر لایەنەکانی سەرۆکۆمار و سەرۆک پەرلەمانیشان تێخستۆ بۆ ئەوەی شانسی بە مستەفا کازمی نەدرێتەوە چکە ئەوان پێیان وایە مستەفا کازمی ڕەنگە هۆکارێک بێ لەوەی ئەوان دەنجیان کەمی کردووە بۆیە نایەنەوێت جارێکتر ئەو شانسە بە بەڕێز کازمی بدرێتەوە نەبادا ئەو جارە بە شێوەیەک پشتیوەکان وشاری زیاتریان بۆ بێنێ و زیاتر لە جەماوەریاندا بڕێەوە هێزەکانیان لاواستر بکاتەوە بەڵام سەبارەت بە کورد من پێم وایە ئەمە دەوەستێتە سەر ماڵی کورد پۆستی سەرۆکۆمار مەبدەئیەن ئەوان پێکەوتون کێشیان نییە کەس داوای پۆستی سەرۆکۆمار ناکات تەنیا کوردە سنەکانیش بەوە ئەکتیفایان کردو تا ئێستا ئەوەی هەیە و لێدوانە ڕسمیەکانی سەرۆکی پەرلەمانە بەڵام چۆن شکرێ ئەگەر یەکگرتووی لە ماڵی کورتە بێ دەکرێت نەکەر سەرۆکۆمار لەسەر جەم پۆستەکانی تر لەسەر خاڵە ناکۆکەکانی نێوان هەرێم و بەغدا ئەمانە دەبێ لایەنی کوردیش فەریقی کوردیش ڕێکەوتن بکە بەڵام بەداخەوە ئەوەی ئێستا ئێمە دەیبینین تا ئێستا ئێمە لە هێشتا پەتای بانگەشەی هەڵبژاردن لایەنە کوردیەکانی بەرنەداوە و تۆمەت هەڵبەستن بۆ یەکتری و هێرشی میدیایی تا ئێستاش بەردەوامە و ئەمەش کاریگەری ئەرێنی دەکات لەسەر یەک هەڵبەستن بەرامبەر بە لایەنێشەکان بەڵام بە شێوەیەکی گشتی بەڵام پێت وایە ئەو نەفەسە بەردەوامە بێ هەر لە نێو ماڵی کوردیە ئابەم شێوازی ئێستەکەی بینین چەند ڕۆژێکە لە میدیاوە کە دادگای فیدرالی بڕیارەکانی ئەنجومەنی کۆمیسیارانی پەسەند کرد و بڕیارەکانی دادگای هەڵبژاردننی عێراقی پەسەند کرد من پێم وایە ئەو کاتی بابەتەکە یەکلایی دەبێتەوە مەجالێک نامینێ بۆ مناوەرەکردن و بۆ ئەوەی تانە لێدان چونکە ئێستاش مەجای تانە لێدان ینی زۆر نەماوە نار کۆمیسیۆنەڵێ نەماوە لە تانە لێدان نەماوە بە هیچ شێوەیەک نەماوە بە هیچ شێوەیەک ماوە تاکە دەرفەت ئەوەیە کە دادگای فیدرالی بکەن بۆ دادگای فیدرالیش بە پێی ئەو یاسایی کە بۆی دەرچووە مافی ئەوەی نییە بچێتە ناو وردەکاری تەنیا ئەنجامەکانی هەڵبژاردن یا ئەوەتە پەسەندی دەکات یا ئەوەتە ڕەتی دەکاتەوە واتە ناتە ناو وردەکاری لەکام وێزگا فێڵ کرا لە کام وێزگا فلان لایەن غەدری لێکراوە یا فلان لایەن حەقی زیاتری بردووە بۆی ئەمە ئیشی ئەو نییە دەکەم لە هەفتەیەک ڕۆژی داهاتدا ئەو بابەتە لە دادگای فیدرالی یەکلا بێتەوە دوای ئەوە کۆناغی دەست بەکاربوونی پەرلەمان دێتە پێشەوە کە ئەویش دەبی سەرۆکۆماری ئێستا لە 5 ڕۆژدا لە بەرواری پەسەندکردنی ئەنجامی هەڵبژاردننی دادگای فیدرالیەوە داوا بکە بانگێشتی پەرلەمانی نوێ بکە بۆی دەست بەکار بن و دوای ئەوەی ئەوانیش سەرۆکایەتی نوێ هەڵدەبژێردن بەڵام ئەمە بەڕاستی ئەمە دەبێ لە نێوان دایەنە سەرەکیەکان کورد و سوننە و شیعە ڕێکەوتنێکی پێشوەختە هەبێ بەدڵنیایی ئامادەسازی بۆ کرابێ بۆ ژینگەی طبعا دەبی سەرۆکی پەرلەمان لە نێو سونەکاندا یەکلا کرابتەوێت چێ دەبێ بە سەرۆک پەرلەمان لە نێو دەبێت سەرۆک کۆماری دوای هەڵبژاردننی پەرلەمان و دەست بەکاربوونی سڕە دێتە سەر هەڵبژاردننی سەرۆک کۆماری نوێ بۆیە دەبێت کوردیش لە ئێستا هەڵبەستی خۆی لەسەر چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ پۆستە سیادەکان و دابەشکردنی یەک بخە دەست خۆشکاک تاریخ دێمەوە خزمەت جەنابەت دکتۆر ئەمین ینی بۆ نمونە ئێستا ئەو ماڵی شیعە دەستیان کردوەوە بە گفتوگۆ لە نێو خۆیاندا ئەوە یەکلا بوونەتەوە کە ینی کێ دەیەوێت بێتە بەشدار لە حکوومەتی زۆرینەی نیشتیمانی و دەریشکەوتووە کە کێ دەیەوێت بێتە ینی ئۆپۆسیۆنێک تا ڕادەیەکە لەوە چێ ئۆپۆسیۆنی حکوومەتەکە بێ و بیوێ لە پەرلەمانە بۆ شێوەیە کار بکە بەڵام
ئەوەی کە دیار نییە ئێمە وەکو کاکتارەقی ژاماژەی پێدا ماڵی کوردیە ئەی بەڕاستی لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان بە دیاریکراوی یەکێتی و پارتی ئەی سەیرەکەی ڕۆژ بە ڕۆژ لێک دوورەکەونەوە ڕۆژ بە ڕۆژ ئەو متمانی کە هەیە لە نێوانیانە نامێنێ ئەگەر ئێمە بەم ئاراستەیە کار بکەین لە هەرێمی کوردستان ئەتوانین لە بەغدا بە شێوازێکی باش پۆست و پلە و ئەوەی کە هەمانە دەستکەوت بەدەستی بێنین یاخود نەخێر لە ڕاستیدا هێزە کوردیەکان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و حیزبەکانی تریشی کوردستان لە بینیانە قسە هەیە لە بینیانە گفتوگۆ هەیە و باس هەیە کراوە فترەی هەڵبژاردن تێپەڕی دیعای انتخابی نەما پروپاگەندە تەواو بوو ئێستا باسی ئەوەیە کە تو چۆن ماڵی کورد ڕێک بخەیتەوە پێم وایە ئەم جارە هێزە کوردیەکان بەتەنیا ناچنە بەغدا هیچیان بەتەنیا ناچێتە بەغدا و هەندێک لە لایەنەکانیش پەلەیان کردلەوەیە کە ئێمە بەشداری هەڵبژاردن ناکەین وەکو نەوەی نوێ وەکو کۆمەڵی دادگەری وەکو یەکگرتووی ئیسلامی بەشداری حکوومەت ناکەین ئەوە یعنی زوو بوو بەڕاستی ئەوە ئیتر ڕیسالەیەک بوو بۆ هەردوو حیزب یان قەناعەتیان وا بوو ئەوە زوو بوو ئەوە ئێستا جارێکی تر چۆن کۆبوونەوەی چڕۆپڕ بکرێت و چکە مەسیری کورد هەمووی لە بەغدا پێکەوەیە تۆ چەند بەهێز بچتە بەغدا ئەو لە دەستکەوتەکە زۆرە بێت دکتۆر ئەم کۆبوونەوەی ماڵی شیعی ئەبێتە پاڵنەرێک بۆی کە کوردی ڕێخاتەوە بێگومانە بێتە پاڵ بەڕاستی تا ئێستا سارد و سڕی هەیە نابینین بێگومانە بێتە پاڵنەرێک لەبەر ئەوەی تۆ کات لەبەردەدانەماوە هەروەکو برای بەڕێزم فەرمووی کە محکەمەی اتحادی کە ناوەکان گەیشتە لای مصادقەی لەسەرەکە مصادقەی محکەمەی اتحادیش لەسەر ناوەکان تەحصیل حاصل لە شتێکی ئەوەیە دوای ئەوە بۆ ماوەی 15 ڕۆژ سەرۆک کۆمار لەم فترەیە ئەبێ کورد بەرنامەی خۆی هەبێت کە ئەچێتە بەغدا یەکەم شت بە یەک وەفد بچێت وەفدێکی تێکەڵ لە هەمووی حتا ئەو لایەنانی کە ئەوتیانێمە بەشداری ناکەن جارێکی تر بشتن لایەن یعنی خۆ دوای ئەوە کە ئەو لایەنانە وەکو جەنابە دەڵێ کە وتویانە بەشداری ناکەین خۆ بەشداریکردن ڕاستە بەس بەشداری لە حکومەتە ناکە بەڵام کۆمەڵێک ماف و دەستکەوت و یاسا و کۆمەڵێک ینی مافی دەستوری ئەمانە داگیری بەڕاست ئەڵێم پەلە بوو ینی تەسریحێکی پەلە بووی تر نامەیەک بوو بیگەێنە لایەنەکانی تر هەر قەنەعەتێنەوە بەوە مەوزوعێکی ترە بەڵام ئەبێ کورد بەرنمەیەکی هەبێ وەفدێکی مشتەرەک دابنێت حتا لەوان لەو لایەنانیش کە کورسیشیان نییە لە بەشدار بێت من بەشدارم لێرە بۆیە ئەو شتەی کە دێتە سەر هەرێمی کوردستان هەموو ئەگرێتەوە ئەوانەی کە کورسیانەی ئەوانەی کە ڕاستە مەسئولیەتەکەی ئەوانە زۆرترە کە کورسیان زیاترە ئەوانە کە هێزیان زیاترە بەڵام عمومەن ئێمە هاین لە هەرێمێکە ئەم هەرێمە چۆن ئەڵەی پاپۆڕێکە سەفینەیەکە ئەوان قیادەکەی بنەوە بۆیە کە وەفدێک دروست بکرێ بچێتە بەغدا ڕێککەوتنێک لێرە بکرێ هەوڵ بدرێ ناوماڵی کورد ڕێک بخرێتەوە جارێکی تر کەم بووە بەڕاستی من ناوە نبینم کە سارد و سڕێکە کەمتر بۆ لەوانەیە ئەم یەک دوو ڕۆژە وەری ئەم مەوزوعی کورسی دوو کورسی کەمی کردو کورسی زیادی کردووە هەندێک تەسریحات ڕووی دابێ بەڵام فترەیەکە من ئەبینم یەک دومانیەکە کەمی کردووە شەڕی ئیعلامی ئەوانە ئێستا بیرکردنەوە لە بەڕاستی ینی لایەنە کوردستانیەکان بە تایبەتی هەردوو حیزب هەردوو حیزبی گەورە ئەبێ ئەم جارە جیاواز بیر بکەنەوە لە جارەکانی تر ئەبێ ئەمەی هەیە لە کوردستانە ئەم ناڕەزاییە ئەم گلەیانە ئەبێ هەمووی بقۆزنەوە بەڕاستی جێگای گلەکانیان بکەنەوە ڕازیان بکەن بۆ ئەوەی بەهێزتر دەرکەوین ئێمە ئەم جارە وەکو پێتم وت جیاوازە بێت تەشکیلی حکوومەتی ئەم جارە زۆر جیاوازە بێ قەنەعەتم وایە کە زۆر جیاوازە بێت لەبەر ئەوەی هەر ناڕزای لێ هەیە لێرەش هەیە ئەو گۆڕانکاریانە ئەو داواکاریانە بۆیە قەنەعەتم وایە لایەنێکی کوردی بەتەنیا ناچێتە بەغدا مفاوەزات بکات قەنەعەتی من وایە بەیەکەوە بچن خۆیان بەهێزە بن بە هەندێک تەنازولات هەبێ لە بینە بۆ یەکتری بیکەن لەبەر خاطر کوردیش ئەگەر یەکگرتوو بێ کە دەچێتە بەغدا خۆ هەر بۆ پلۆپۆز ناچێت کۆمەڵێ شەڕی دەستوری هەیە تۆ بێ ئەمانە بکەی بەڕاست 65 کورسی زیاترت هەیە تۆ وەکو کورد کە بچتە بەغدا ینی قووەتێکی بەڕاستی هێزێکی بۆیە ئەبێ زووترین کات کێ دەست پێشخەریە خات ئەوە جێگەی دەستخۆشیە بەڕاستی لێ ئەکرێت زووتر ناوماڵی کوردێک بگرێتەوە و ئەو شتانی کە هەیە ئیتفاقی لەسەر بکەن بە یەک اتفاق بشنە بەغدا ئەو وەختە ئەتوانی تۆ دیفاع لە سەرۆک کۆمار بکەی ینی جێگاکە دیفاعی لێ بکەی کە بۆ تووە و اتفاقی لەسەرەکەی ڕاستە وەکو برای بەڕێزم فەرمی کەسی ئەوان داوای ئەوە ناکات بەڵام لەبەر ئەوەی ئەیانەوێ گۆڕانکاری بکەن ئەڵێوا سەرۆکی وەزیرانە گۆڕێت با سەرۆکی پەرلەمانیش بگۆڕێ و سەرۆک کۆماری بگۆڕێت ئەوە لای کووردە کورد خۆی یاریەکە کیا بێت بۆیە ئەم جارەمان
چەند زووتر ناوماڵی کورد ڕێک بخەن، چەند زووتر دانیشتن بکەن، چەند زووتر دەست پێشخەری بکەن، هێشتان درەنگە چکە وەخت بە دەستمانەوە نەما بەڕاستی دیار بووە دیارە ئێستا ژماری کورسیەکان دیارە کورسیە زیاد یا کورسیەکەم ئەوە زۆر تاسی لە وەزع ناکە بەڵام ئەوەی کە زۆر ئیجابیە ئەوەیە کە بە یەک وەفد بچنە بەغدا بەشداری مفاوەزاتەکان بکرێت بۆ ئەوەی بتوانین زیاتر دەستکەوتمانە بێ ئەو کێشانەی هەیە لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالیە چارەسەر بکرێت تایبەتی ئەمە ناوچە کێشە لە سەرەکانمانەیە بەڕاستی دکتۆرە مین و تۆ چکە خۆت سەردەمانێک لەو ناوچانە بەرپرس بووی وەزانیت ینی معاناتی خەڵکی ئەوەیەوە ئەو مەساتەی کە بەهۆی هەندێک کارەساتەوە دەهێنرێ بەسەر خەڵکی و ناوچانەیە چەندە بە ئازارە و چۆن ئەتوانی ڕوبەڕووی بیتەوە ئیلا ئەگەر و شەڕ دەستوریە نەکەیت و یەکگرتو نەبی کورد ئەم جارە پێ دوایە دەبێت داو داخوازیەکانی لە چیا شڕکاتەوە گەر چوە بەغدا بۆ پێکەنانی ئەم حکوومەتی زۆرینەی نیشتیمانێت چکە کورد پێکەنەرێکی سەرێکێتی بەڕاستی پێشەوەی باسی داواکارەکان بکەم باسی ناوچە کێشە لە سەرەکانت کرد ناوچە کێشە لە سەرەکان ئەم جارە ئیسپاتیان کرد کە ئەو ناوچانە ناوچەی کوردستانین ئێمە وەکو سەلاحەدین توانیمان لە چەند خولی ڕابردووە ئەندام پەرلەمانمان نەبووە لەبەر چەند هۆکارێک بەڵام دوای ئەوەی ئەو ڕووداوانی 16 ئۆکتۆبەر دوای ئەوانی کە ڕوویدا بەسەر خەڵکەکە ئەم جارە زۆر بە جۆش و خۆشەوە چون و توانیمان ئەندامێکی پەرلەمانی عێراق لە سەلاحەدین کە هەموو قۆی سەلاحەدین هەموو هێزەکانی سەلاحەدین تەسەوریانە کرد کورد دەنگی نایەنێ کورسی نایەنێ بەڵام توانیمان کورسیەک بە هەرچەنە دەنگشمان لێکەمەوە کرا هەرچەنە زەختیش لەسەرمان کرا بەڵام توانیمان گرتوش نەبووین تا ڕادێک لەوێ گرتو نەبووین لایەنێکی تر مڕەشەحی داگرد یەک دوو لایەنێک بەڕەسمی لەگەڵمانە نەبوون بەڵام خەڵکەکە توانی لەو ناوچانە کە ئەوە ئێش و ئازاری هەیە توانی کوردستانێتی ئەو ناوچانە بپارێزیە کە ئەویش بە ڕێز کاک مەلاکەریم بوو ئەندامی سەرکردایەتیە و پیاوێکی تێکۆشەر و هەموو گیانی برینە بۆیە ئەم جارە داواکاریەکانی کورد زۆرن کێشەکانی کورد زۆرن کێشەی ناوچە دابڕانەکانمان هەیە بەڕاستی ئەوە کێشەیەکی زۆر گەورەیە کێشەی مادەی 140مان هەیە کێشەی تعریبمان هەیە کێشەی خوێندنی کوردیمان هەیە کێشەی قوتابیمان هەیە کێشەی پارێزگاری کەرکووکمان هەیە کێشەی قایمقامی خورماتومان هەیە کێشەی قایمقامی داقووقمان هەیە کێشەمان زۆرە بۆیە ئەبێ ئەم جارە داواکاریەکان بەڵام یەک شتێکەیە زۆر گرنگە لە تەشکیلی حکوومەتی پێشوە ینی چۆنەڵێ احتیمامی پێ نەدراوە ئەوش ئەوەیە ئەو کەسانەی کە ئینێری بۆ پۆستی سیادی وەزیر یا وەکیل وەزیر یا مدیر عام زۆرینەی با خەڵکی ئەو ناوچانە بێ لەبەر ئەوەی خۆی ئەزانی ئێش و ئازارێکی تۆ خەڵکێک لەگەڵ ڕێزم بۆ خەڵکی ناوچەکانی تریش باندون بەڵام بەقەدەر ئەوێ هین نەبوونە کەسێکە نیری لێ نازانی عەرەبی نازانێ قسە بکاتەوە یا ئینێری ئەوێ تەعاملی نەکردووە مەوزوعی بڕۆ لە ڕاستیە تەعاملکردن علاقات زۆر دەوری هەیە لە چارەسەری کێشەکانە ئێمە لە ڕابردووە تەجربەمانەیە بەڕاستی لێە بۆیە ئەبێ ئەوانە ئەم مەوزوعانە وڵاتی کورد دەبێ ئەزمون وەرگێت زیاتر ناوچە کێشە لە سەرەکان ئەبێ خاڵی هێزی گفتوگۆ بێ دوایی بۆ هاوسەنگی هێز لەو ناوچانە ئەمەی کە ڕوئەدا ئەم خوروقاتە ئەمنیانی کە ڕوئەدا لەو جێگایانە کاتی خۆی کە هاوسەنگی هێزە بوو کە هەماهنگەیەکە بوو لە بینی هێزی پێشمەرگە و لە بینی حکوومەتی مرکزیە ئەو کێشانە بەو شێوێ نەبوو بۆیە ئەمانە خاڵی گرنگن ئەبێت لە گفتووەکانە باز بکرێ بەڕاستی کە وەفدێک تەشکیل بکرێ وەفدێکی مشتەرەک بێت بچنە ئەوێ لە بەغدا ئەم کێشانە زیاتر خاڵی گرنگ ئەمە ئەم خاڵانە بێکە باسمان کرد دەست خۆش دکتۆرە میرجان سوپاس دەکەم دێمە خزمەت جەناب بەڵێ کاک تارق جەوریانی ئەوە ئاماژەمان بە ڕۆڵی کوردیش کرد و کورد چۆن خۆی ڕێکخاتەوە و جەنابەت و دکتۆرە مینیش ئاماژەی پێدانی کورد پێویستە ینی ئەولەویەتی ینی ڕێخستنەوەی خۆی ئەجا دوجار بچێتە بەغدا گفتوگۆکانی لەسەر کۆمەڵی خاڵ کە ئەمانە بەڕاستی چارەنووسازن بە دیاریکراوی مەسەلە دەستوریەکان و هەروەها خاک و کۆمەڵێ مەسائلی نەتەوەی و نیشتیمانی کە پەیوەندی هەیە بە کوردەوە منەمێ ئەو پرسم لە بەڕێزت ینی بۆ نمونە ئێستا وەکو ئاماژەتان پێدا جەنابەت و دکتۆرە مین ینی مەلامحی ئەم حکوومەتە تا ڕادەیەک بە دەرەکەوێت بۆ نمونە ئەگەر ئۆپۆسیۆنی هەبێم حکوومەتە یاخود نەیاری هەبێم حکوومەتە پێ دوایە ئەتوانن وەکو ڕابردوو چۆن حکوومەتەکانی دیکەیان ئەهێنایە لەرزا و ئەیان هەژانن و دەستەکارکێشانەوەیان پێدەکردن حکوومەتی نوێیان تەشکیلە کرد بتوانن ئێندە بەهێز بن ئەو ئۆپۆسیۆن و نەیارانە کار بکەن لەسەر ڕوخاندنی حکوومەتی نوێ کە هێشتا پێک ناتۆ جارێکی دیکە یا زووە مەقسە لەسەرەوە بکەین بەڕاستی
بەڕاستیدا دەتوانین بڵێن جارێ هێشتا زووە چکە سەر و سیمای حکوومەتە بە تەواوی دیار نییە، نازانین چۆن دەبێت. ڕاستە حکوومەتەکە ئەم جارە مەرج نییە حکوومەتی ئائتیلافی بی یاخود هەموو لایەنەکان بەیەکەوە بەشداری بکەن، چونکە ئەم جارە چاوەڕوان دەکرێت ئۆپۆزیسیۆن هەبێ. یعنی ئەگەر لایەنە سیاسیەکانیش نەبن بە ئۆپۆزیسیۆن، لەبیرمان نەچێ 30 بۆ تا 50 ئەندام هەنا کە ئەوانە لە ڕێی حزبی بچووکەوە یاخود وەکو سەربەخۆ هەڵبژێر کراون و هەڵبژێردراون، ئەمانە بڕیاریان داوە فراکسیۆنێک پێک بێنن و ڕۆڵی ئۆپۆزیسیۆن ببینن. ئەمانە دەنگێکی باش دەبن لە نێو پەرلەمانی عێراقیدا بۆ چاودێریکردنی ئەدای حکوومەت. بەڵام لێرەدا ئایا ئەو حکوومەتەی ئایا حکوومەت پرسیار ئەوەیە ئایا حکوومەتی داهاتوش حکوومەتێکی لاواز دەبێت بەرامبەر بە پەرلەمان؟ من پێم وایە ئەم جارە ئەگەر سەدرریەکان سەرۆکایەتی حکوومەتەکە بکەن، ئەو حکوومەتە بابەهێزی دەمێنێتەوە، بە ئاسانی نایەتە سەرچۆک لە بەرامبەر بە پەرلەماندا هەرچەندە ئۆپۆزیسیۆنی شەبێت. چونکە ئەگەر سەدرریەکان خۆیان لە ئۆپۆزیسیۆن من، سەدرریەکانن دەتوان هەموو حکوومەتەکان ینی بێنە بەردەم پەرلەمان و محاسبە و مسائلە و لێوەرگرتنەوەی بەڵام کاک تارق، ینی زۆر جار ئەم سەدرریانە میزاجی بڕیارە دەن، ینی بینی ومانە لە پرێکە بۆ نمونە تیمی خۆی لە حکوومەت کشاندۆتەوە، ئێخۆ دووریش نییە، یعنی ئەگە حکوومەتیش پێک بێنێ ئەگەر ینی ڕەوشێک بگوزارێ لە عێراق بڕیار بە حکوومەتە هەڵوەشێنێتەوە پاشەک شێ بکات، ینی خۆمەش پێشبینی کراوە بەڕاستی. ئەزانین چۆن کاک ئاورێ لە ڕاستیدا یەکێک لەوانەی کە وای کردووە تا ئێستا سەدر وەکو کەسایەتێکی جەماوەری کاریزمایی نێوماڵی شیعە لە بینی قەوزدا ماوەتەوە ئەوەیە کە ئەوان هەتا سەر لە حکوومەتەکان نەماونەتەوە. لەو کاتێک کە پێویستی کردووە کە جادە و روژاوە ئەوان لەگەڵ جادە بوونە، هەڵوێستیان وەرگرتەوە هەکشاونەتەوە، بەشداریان لە حکوومەتەکە نەکردووە. بەخۆشیان کەسێکی نزیک لە سەدر هیچ کاتێک نەبوو بە سەرۆک وەزیران کە تاوەکو ئۆباڵی هەموو شکستەکانی حکوومەتەکانی عێراقی لە جەعفەریەوە بۆ مالیکی و بۆ عەبادی و بۆ عەبدولمەهدی و بۆ کازمیشەوە لە ئەسپێ ئەواندا بشتێتەوە، شەیەکە لە سەری ئەوان نەشکاوتەوە. بۆیە ئەم جاریان سنجی مەحەکە بۆ تەیاری سەدریش، چونکە ئەگەر سەرۆک وەزیرەکە لە ڕاستەوخۆ پەیوەندی بە سەدرەوە بێ، من پێم وایە لە هەڵبژاردننی داهاتوودا سەدرریەکانیش ئەو جەماوەرەتی خۆیان نامینێت کە ئێستاکایەتیان و توانێن 73 کورسی بەدەست بێنن. بەڵام لێرەدا من دەگەڕێمەوە سەرخاڵێکی گرنگە کە پەیوەندی بە کورد هەیە. یعنی کورد نابێت چاوەڕێ بکات ململانی نێوان ماڵی شیعەکان درێژە بکێش یاخود کەی چارەسەر دەبێ بڕاهانە لەسەر ئەوە بکە، چونکە کات لە بەردەم لایەنی کوردی زۆر کەمە. کێشە و ناکۆچەکان من بە پێچەوانەی میوانی بەڕێز لە نێو ستۆدیۆ، من پێچەوانەی ئەو پێم وایە ناکۆچەکانی نێو ماڵی کوردی لەم قۆناغەدا لە پێش هەڵبژاردنەکان زیاترە. ئەنی ئێمە دەزانی لە هەرێمی کوردستان کێشەکان قوڵتر بوونەتەوە و تەنانەت لە نێوان تیمی حکوومەتی پارتی و یەکێتی کێشە هەیە، لە نێوان تیمی پەرلەمانی یەکێتی و پارتی کێشە هەیە، دید و بۆچوونی جیاواز و قوڵ هەیە، تۆمەت هەڵبەستن هەیە. ئەمانە بەڵام خۆ دوجار کاکتارەکە، ینی ئەگەر ئەمانە ڕنگ بداتەوە بۆ پەیوەندیەکانمان و بەشداریمان لە حکوومەتی بەغدا و گفتوگۆکانمان لە پێکەنانی حکوومەتی نوێ، بەڕاستی ینی کورد ماڵوێران دەرەچێت لە بەڕاستی چێ زەرەرەکە هاوڵاتیان هەرێمی کوردستان. ڕاستەکەی خەڵک ئێستاکە بەلای خەڵکی کوردستانەوە حکوومەتی عێراقی بۆ گرنگە، دەیەوێت کۆمەڵێک شت هەیە کە کێشەن لە هەرێمی کوردستان، حکوومەت و حزبە سیاسەکانی هەرێمی کوردستان دەیبەستنەوە بە ئۆباڵەکەی دەخەنە ئەستۆی حکوومەتی عێراقی لەسەروی هەمویانەوە، مەسەلەی میزانی و بودجەی هەرێمی کوردستان و مەسەلەی دابەشنەکردنی بودجەیە لە وەختی خۆیدا. یعنی چی تا ئێستا کە دوای 30 ساڵ لە حکومڕانی لە هەرێمی کوردستان موچە مانگانە کە پێویستە لە خلالی 5 ڕۆژێ ئەو پەڕی هەفتەیەک دابەش بکرێت بە ماوەی 20 ڕۆژ دابەشەکرێ. ئەوجا ئەمڕۆ فلان دایرە سبەی دوو دایرەی ترسەیە دایرەتر بە هەفتەیەک وەزارەتێک تەواو نابی. ئەمانە ئایا هەر کێشەکە لە بەغدان؟ من پێم وایە نەخێر لە نێو ماڵی کوردیش کێشە هەیە ئێستاکە لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی گەندەڵیەوە، لە کۆمەڵێک کێشە هەیە. ئێمە بەو کێشە و گرفتانی ناخۆ ئەگە چارەسەریان نەکەین بچینە بەغدا، من پێم وایە شەڕی گەورەش لە بەغدا حیزبە سیاسیەکان لەسەر پۆستەکان دەیکەن، لەسەر ئەو بابەتە و خاڵە جەوهریانە نایکەن کە خۆی لە یاسای نەوت و گازی ئیتیحادی و موازنەی هەرێمی کوردستان و حسەیەکی دیاریکراوە بە پێی سەرژمێری کە چیتر 112 نەبێ، بەڵکو دەبێ ئامارێکی دقیقە بێ و کورد لەسەر ئەوە شەڕ بکاتن و ڕێژەکەی لە بودجە جێگیر بکە. مەسەلەی ناوچە دابنراوەکان مادەی 130 لە هێزی پێشمەرگە، ینی پرچەکردنی موازنەکەی لەسەر سوپای عێراقی بێ. ئەمانە بابەتی جەوهرین.
خاک و جوگرافیا و بە عەرەبکردن کەرکووک و ناوچەکانی دەوروبەری و لە شنگالەوە تا خانەقین ئەمانە پرسی گرنگن 150 خاچی کوردستان ئێستا کە هەڕەشەی تعریبی لەسرە بە زیادەوەش یعنی ئێمە چی دەکەین ئێمە شەڕ لەسەر پۆستی سیادی دەکەین شەڕ لەسەر پۆستی وەسیدە دەکەین لە بەغدا ئەمانە بەڕاستی گرفتی گەوران کە دەبێ بەلای خەڵکی کوردستان و ئەمانە سەنجی مەحەک بن ئەمانە چەقی گفتوگۆکان و یەخستنی و ماڵی کوردی بەڵام بەداخەوە ئێمە تا ئێستا شەڕ لەسەر ئەوە دەکەین یعنی سەیرەکەی لەم دوو ڕۆژە دوای ئەوەی دوو کورسی بۆ یەکێتی نیشتیمانی گەڕایەوە سەیرەکەی لایەنەکانی تر بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان سەیرەکەی بەیانەکان و ئەوەکانیان یعنی تۆزێک تەشەنوجی پێوە دیارە کە هەرچەندە ئەمە بڕیارێکی دادگای هەڵبژاردننی عێراقیە و ئەنجومەنی کۆمسیۆنان بڕیاری لێداوە یعنی دوو کورسی لەم حیزبە دەچێت بۆ ئەم حیزبە هەر بۆ کوردیە خۆ کێشەیەک لەوە دروست نابێ بەڵام جێڕانەوەی حەق بۆ دەنگدەرە ڕاستەقینەکانی ئەو لایەنە ئەمە کارێکی شیاو بوو کە کۆمسیۆن کردێت ڕەنگە ئەگەر لە سەرتاسەری عێراق بەڕاستی من ناڵێم هەڵبژاردننی ئەوەی لە عێراق کراوە هاوشێوەی وڵاتانی ئەوروپای دیموکراتی و پێشکەوتووە نەخێر بەڵام بەراوردی کەی لەگەڵ هەڵبژاردننی خولەکانی پێشووی عێراقدا لەوە تای دروستبوونی دەوڵەتی عێراق من پێم وایە باشترین هەڵبژاردن بووە کەمترین ئەو هەنگاوی کۆمسیۆن کاکتار ینی بیرمان نەچێت یەکەم نزیهی کۆمسیۆن دەرەخاوە دووهەم ئەوە دەرەخا کە لە هەندێک ناوچە بە ڕێژەیەکی زۆر ساختەکاری کراوە بۆیە دەرەنجامەکان بۆ شێوازە پێچەوانە بۆتەوە ڕاستە ئەو سیستەمە ئەلکترۆنی هێشتا ئێستا کێشەی هەیە دایمەن تەکنۆلۆژیا کێشەی تێدایە چەند پێشکەوتوی بەڵام لەگەڵ ئەوەشدا لایەنێک هەیە دەتوانێت کێشە بۆ ئەو تەکنۆلۆژیاش دروست بکە و ساختەکاری لەوێش دروست بێ و کەموکوڕی لەوێش بۆیە ئەمن پێم وایە ئەوەی ئێستا لە عێراقدا دۆگوزارێ عێراق لە بەردەم خۆناغێکی چارەنووساز هەستیار هەرێم لە عێراق چارەنووساز و هەستیارتر دۆخی ئێمە دۆخێکی زۆر مەترسیدارتر لە عێراق دەوڵەتە ئێمە هەرێمێکین باو هەموو کێشە و ناکۆچی و ناڕێکی و ناتەبایە نێوماڵی کورد بە تایبەتی نێوان یەکێتی و پارتی کە دوو هێزی بەرپرسن من لێرەدا تەکید لەسەر خاڵێک دەکەمەوە حکوومەتی داهاتووی عێراقی پارتی دەبێ بەشدار بن نابی ئەوانە دەوری ئۆپۆزیسیۆن ببینن یعنی ئەگەر بەتەنیا بچکۆکان یەکێتی بەتەنیا بچێ و پارتی بەتەنیا بچێت کە ئەمە کارێکی باش نییە و هیوادارم نەدا بەڵام ئەگەر بەیەکەوەش بچن هەر دەبێ بەشدار بن لە حکوومەتەکەی داهاتووی عێراق دوو زۆنیان لە بەردەستدایە بەشدارن لەو حکوومەت و حکومڕانی هەرێمی کوردستان ناکرێت یەکێکیان بەشدار بێ لە بەغدا و یەکێکیشیان لە هەرێمی کوردستانەوە بەشدارە لە حکوومەتەکە و لە بەغدا ئۆپۆزیسیۆنە ڕوونادا سەبارەت بە لایەنە کوردەکانی تر ئاساییە لایەنەکانی تر لە هەرێمی کوردستان بەرپرسیارەتیان لەسەرشان نییە ئەگەر نەوەی نوێ ئەگەر لایەنە بچووکەکانی ترە کە دەنگ جێگا چوار دەنجیان هێناوە ئەمانە بەرپرس نین لە حکومڕانی هەرێمی کوردستان لا من و ئاسایش ژیان و گوزەرانی خەڵک ئەمانە بۆیە ئەگەر لە بەغداش بەشدارینەکان زەرێک ناکەن بەڵکو ڕەنگە نانەوێت لەم قۆناغەدا لەگەڵ یەکێتی و پارتی بستنە نێو بەرپرسن لەوەی کە ئەبێ یەک هەڵوێست و یەکگوتار بن لە بەغدا لە پێناو مافەکانی گەلی کورد بەڕاستی چکە بەرپرسیارەتێکەکە سەرشانی هەموو لایەنەکان لەسەر هەندێک بابەت هەیە پێموانیە هیچ هێزێکی کوردستانی هەرچەند خلافی ناوخۆشمان هەبی لەسەر 4-5 دۆسیە هەمومان کۆچین مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان کە لە دەستور جێگیر کراوە کەرکووک و ناوچە دابرێنراوەکان هێزی پێشمەرگە بەشە بودجێ هەرێمی کوردستان بە پێی سەرژمێرێکی یانی دادپەروەرانە بۆ خەڵکی کوردستان ئەمانە هەموو لایەنە کوردستانەکان تاکیدی لەسە دەکەنەوە بۆیە لەوەدا هیچ مەترسیەک نییە بەڵام کێشەکە کە دێتە سەر پۆستە سیادیەکان و وەزیرێک و پۆستێکی سیادی ئەمانە کێشە دروست دەکەن ئەمانە ناکۆچەکانمان قوڵتر دەکەنەوە بۆیە گرنگە لەم قۆناغەدا یەکێتی پارتی ینی باشتر بیر بکەنەوە تەرکیز زیاتر لەسەر ئەوە بکەن هەندێک مؤسساتی فیدرالی هەیە لە دەوڵەتی عێراقی دانەمەزراوە ئێمە ڕاستە 5% پەسێدراومان هەیە بەڵام تا ئێستاکە جێم لێ نەبووە باسی دامەزراندنی ئەنجومەنی فیدرالی عێراق بکرێت کە مافی هەرێمەکانی تێدا پارێزراوە ئەنجومەنێکی گرنگە لە پارلەمان کە پەرلەمانی عێراقی ئێمە ئەگەر 100 کورسیش بین ناتوانین بەرامبەر بە 290 کورسەکەی تر ئێمە دەنگ بێنین بۆیە زۆرینە و کەمینە حکم دەکالەوەدا بەڵام لە ئەنجومەنی فیدرالیدا کە دادەمەزرێ و نوێنەری هەرێمەکان و پارێزگاکانی کە نەبوونە بە هەرێم دەوریان دەبێت لە وێندەرێ بە یەکسانی دەتوانی ڤیتۆت هەیە بەکاری بینی جگەلەوەی کۆمەڵێک دەستەی تایبەت هەیە تایبەت هەیە بۆ وەرگرتنی قەرز نوێنەری هەرێمەکانی تێدا دەبێت کۆکردنەوەی داهاتەکانی عێراق لە زاخ و هەتافا و بە چۆن دابەشەکرێتەوە بە شێوەیەکی دادپەروەر ئێمە شەڕمان لەسەر ئەوانە نەکردووە کە ئەمە لەوێدا من پێم وایە بەشێکی زۆر لە مافە دارایی و شایستە دارایی و ئابوووریەکانی خەڵکی کوردستان لە وەرگرتنی قەرزی نێودەوڵەتی و بەشی هەرێمی کوردستان لەو قەرزانە چووکە هەرێم ساڵانە لە بودجەکەی بەشێک لە قەرزەکانی نێودەوڵەتی لەسەر عێراقی لێ دەژێردرێتەوە ئێ باشە مادام قەرز لە هەرێم دەژێردێتەوە خۆ دەبێت ئەمە سودمەند بین لەو قەرزانێک کە عێراقی ژوەری دەگرێت یا لەو
یانە بۆی ئەمانە پرسی گرنگن کە دەبێت لە ئەجێندەی کاری لایەنە کوردستانیەکان بە تایبەتی یەکێتی و پارتی دەبێت بەرنامەیەکی هاوبەشیانە بێ هەرچەندە ساڵانی ڕابردوشەوەیان پێشکەشیان کردووە بەڵام ناکۆچەکان ناوخۆیەکان و هەندێک شتی شکلی هاتۆتە پێشەوە لە بەغدا ململانی و قوڵبوونەوەی ململانی هەرێم کاریگەری لەسەر یەک هەڵوێستی بەغدا بۆ نەیانتوانیوە شەر لەسەر پرسە چارە نووسازەکانی ئاماژەمان پێکرد بکەن. دەست خۆشکاک تارق دێمەوە خزمەت جەنابەت دکتۆر ئەمین ماڵی سونە ئەوانیش چکە بەڕاستی ینی بە دوو تەیار بەشدار بوون ئەوان تا ڕادەیەک ئەوان ینی کۆکن لە ناوخۆیانە هیچ ینی ناکۆشیشی وەها نییە لە نێوانیاندا چکە بەڕاستی تا ڕادەیەک ینی کاریگەری هەندێک لە وڵاتانی هەرێمایەتی و دیاریکراوی هەندێک لە وڵاتانی کەنداویان بەسەرەوەیە بەشداری سونەکان لە حکوومەتی نوێی عراق کە پێویستە حکوومەتێکی زۆرینەی نیشتیمانی بێ پێ دوایە هەردوو لایەنەکەی سونە بەشدار دەبن یاخود نەخێر بەس ینی لایەنەکەی حلبوسی بەشدارەوێت کە سەرۆکی پەرلەمان بووە لە ڕابردوودا پێشەوەی بچمە سەر سونە ملاحەزەیەکمە لەسەر تێبینێکمە لەسەر قسەکەی کاک تارق ئەویش ئەوەیە کە ئەوانەی کورد ئەچنە بەغدا لەسەر هەندێک مەسائلی کە خلافیانیان وانە هەندێک لە ئەندام پەرلەمانەکانی پێشوو بەڕاستی کە ئاهاتنە سەر شاشەی تەلەڤیزیۆن کە قسەیان ئەکرد بە هیچ شێوەیەک باسی گەندەڵی و باسی خراپی پارێزگاکانی تر نەئەکرا تەرکیزیان هەموو لەسەر هەرێمی کوردستان بوو ئەمە لە کەناڵەکانە باس ئەکرا ئەبێ لە ژوورە داخراوەکانە چیان نوتبێ بەڕاستی ئەوانە جۆرێک هەندێک ڕۆیشتونە بەغدا بە هیچ شێوەیەک مراعاتی ئەمنی دەتەوەیان نەکردو ئەمنی قەومیان نەکردووە بۆیە ئەم جارە مستەقیلەکانیش ئەوانەیش کە معارەزەیشن قیچێکە تۆ معارەزە بە لێرە من ئەو قسەی لە کورسانە ئیکەم لێوێ نایکەم ئەم داواکاری چاکسازی ڕەخنە ئەگرم لێرە لە با بڵێم ئەروە بڵێم بە هەردوو حزبی دەسەڵات لەوێ نایکەم بەو شێوەیە چونکە لەوێ مافبی خواردووە ئەو مافبی خواردووە کێشەی گەورەی بۆم ناوەتەوە لە هەرێمی کوردستانە بۆ جەم بۆ نانێرێ ڕاستە خۆ هەمووی خەتای ئەو نییە خەتای ئێرەشی تایە بەڵام بۆیە ئەوانەی کە ئەڕۆن ئەبێ مەوزوعی ئەمنی قەومی نەتەوایەتی ئەبێ زۆر بپارێزن وڵای بێ ئەوش تەحریم کریانی تۆ نابێت دژی هەرێمی کوردستان لەوێ بەڕاستیانی قسە بکەیت و هەڵسوکەوت و اتفاق پێ بەڕاستی ئەمە زۆر مەترسیدارە بەنسبەت سونەکانەوە سونەیەک کێشە هەیە لەوەتی دروست بووە عێراق دوای 2003 تا ئەمڕۆ من تێکەڵاوم زۆر لەگەڵیانە لەبەری بە حکومی من جێگری پارێزگاری سەلاحەدین من 4 ساڵ و فترەیەکی زۆرش علاقاتم زۆرە لەگەڵ لایەنە سونیەکانە کێشەی سونەکان کێشەی زەعامەتیان هەیە بۆیە تاکو ئێستا مەرجعێکی نەدینیان هەیە و نەمەرجعێکی سیاسیانیش هەبووە دروست بووت هەر فترەیە جارێک کەسێک دروستە بێت بۆ نمونە سەرۆکی پەرلەمان کاتێک هات پێش هەلبوسی مەشهەدانی مەحمود مەشهەدانی دوای سەلیم جوبوری هات ئەمجا هەلبوسی هات ئەمجا ئوسامە هات پێش هەلبوسی هات ئوسامە کێشەی زەعامەتیانی ئێستایش وەکو زەعامەت مەثەن دوو قوتبن قوتبێکی مەثەن هەلبوسیە قوتبێکی خەنجەرە هەردووکیانیش ینی داعمی ئەقلیمی ئەویان هەیە جا بۆیە کێشەکان بەسلام لەگەڵ ئەوەیشە ئێستا بوونەتە دوو هێز بەڕاستی ئەوانی تر بچووکرد هێزەکانی تر بچووکرد هەندێک لە هێز قوتیان هەبوو ئەو وەختی خۆی ئێستا قوتیان کەم کردوەوە نەماون بۆیە ئەوانیش کێشە هەیە لە بینیانە ئەوانیش بەڵێ کێشەی گەورە هەیە ئەوانیش لە بینانە هەر وەکو کورد چۆن کێشە هەیە لە بێن ئەوانش کێشیانە بەڵام زیاتر کێشەکەی ئەوان کێشەی زەعامەتە بەڵام یەک خاڵێک گۆڕاوە سونەکان پێش هاتنی داعش تەوەقعێکی تریان تەسەورێکی تریان هەبوو هەوڵیان بۆ ئەوادا کە دائما فەوزا دروستکەن دائما ناڕازی بن لە حکومات تاوەکو ئەوەی کە بەسەریانە هات وەزعی داعش وایان لێ هاتووە ئێستا ڕازین بە زۆر شت بۆ نمونە وەختی خۆی ئەوان زۆر داوای ئەوانە کرد کە ئەمریکا احتیلالە و مقاومە احتیلالەکەن و ئەوواکەن کاتێک کردەوەکانی ئەمانی تریان بینی دوای ئەویانە کرد ئەمریکا بگەڕێتەوە یا ئەمریکا بمێنێ بۆیە بەڵام ئەوەی کە کێشەی گەورەی لە ناو سونەکانە کێشەی زەعامەتیان کێشەی زەعامەت لەسەرەوەش ڕێگەکەون یانی ڕێگەکەونەوە بەڵام ئەو ئاوەدانی کێسە ناوچەکانیان بەخۆیەوە بینیەوە ئەو ینی پێشکەوتن و گەشەکردنی کە بینیوێتی نایەنێوێروا بە هەدەر بڕاو ینی جارێکی کە ڕوبەڕووی ئەو مەترسیانە بن بەڵام تۆ ئێستا بتەوێت لەگەڵ شیعە قسە بکەی لەگەڵ یەک دوو کەسێکا قساکەی لەگەڵ کووردا بتەوێت قسە بکەی لەگەڵ یەک دوو کەسێکە لە کاتی مفاوزات و تەشکیلی حکوومەتەوەوانە کاتی خۆی ڕەنشاد مامجلال کە چوین سەردانمان کە لە 2012 ئەویت ئەمە و کێشەمانێ نازانی لەگەڵ کیانە قسە بکەی بەڕاستی ئەوە هەیە
ئێستا کەم بووەتەوە بەڵام ئێستا ناڵی کەم بۆتەوە بۆتە دوو بۆتە خەمیس خەنجەر و بۆتە حەلبوسیەوە دوو قوتی دوو هینوێ ئەوانش ئێستا معارزەیەکی گەورە هەیە لە کۆنەکانە محمود شەدانیە سەلیمە ئوسامە قوتیان بینیمان ینی ناتوانانی کورسی حیزبی ئیسلامی عێراقی ئەوانە هەبوونە بەڵام ئێستا دوو هێزن پێم وایە من ئەم جارە بۆ گەشتبینم کە حکوومەت زوو تەشکیل ئەکرێت چونکە زۆر نین ئەوانش قەنەعەتیان وایە حکوومەتی زۆری نەبێ سونەیش قەنەعەتی وایە حکوومەتی زۆری نەبێ تا ڕادەیە کوردیش خەریکاگاتەوە قەنەعەتە حکوومەتی زۆرینەی هەبێت توافق بینی بەرەنجامەکانی می فەشل بوو بەڵێ لە 2023 تا ئەمڕۆ سەبەبی فەشەلی حکوومەت ئەوە بوو کە توافق بوو ئەگە کە توافق بوو ترتو بۆ انتخاباتەکەی بەڕاستی محاسسە ینی دوایی محاسسە ئەوەیە چۆن مڵێن کورد حەقی خۆی هەیە با کورد کە حەقی خۆی تەدرێت دو وەزیرە ڕئیس جمهورە کەسێکە کەسێکی باش بێنە پێشەوە سونە هەروەها شیعە هەروەها بەڵام توافقەکە نەک بەس لە تەشکیلی حکوومەتەکە ئاکرا توافقەکە لەوەی ئاکرا کە بێدەنگبی لە گەندەڵەکان بێدەنگ بە لە گەندەڵی وەزیرەکەی منش بێدەنگەم لە گەندەڵی وەزیرەکەی تو بۆیە وای لێ هات لە هەموو حکوومەتەکانە دووسێ وەزیرێک ئیقالەکرا کەسی وای قانە نەکرا بەینەما ئەگەر تۆ بشتە واقعی شتەکانەوە ئەبێ زۆرینەی ئەو وەزیرانە بانگەشەی بکرێن بۆ پەرلەمان ئیقالە بکرێن تصور کە ئەگەر ئەم جارەیشە حکوومەتەکە حکوومەتێکی تەوافقی بێت بە قەناعەتی من لە ساڵێک زیاتر دکتۆر ئەمینەمە لەماوەی یە خولەکە دوا سەرنج و پەیامی خۆتم پێ بڵێ سوپاس دەکەم دوا سەرنج و پەیامین ئەوەیە کە من داواکاریەکە لە هەموو هێزە کوردستانیەکان بە تایبەتی هەردوو حیزبی گەورە کە زۆرینی دەیگیانە و زۆرنی کورسیەکانیان هەیە تا زووە ناوماڵی کوردێک بخەن سەردانی لایەنەکانی تر بکەن بۆ ئەوەی بە داواکاریەکی ڕەوا و بە چارەسەری برینەکان و چارەسەری کێشەکان بە تایبەتی ناوچە کێشە لەسەرەکان بە یەک دەنگی بە ئیتیفاقێکی باشەوە بچنە بەغدا و دەست بخەنە سەر خاڵە لاوازەکان کە لە پێشە هەبووە و ئەو کێشەی بینی حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا هەیە چارەسەر بکەوێت تایبەتی کێشەی نەوت و گاز و کێشەی موچەی فەرمان بەران دەست خۆش دکتۆر ئەمینعەزیز سوپاس دەکەم کاک تارق جەوهەر دوا سەرنج و پەیامیش بگەێنە بە بزانین دوا سەرنجی بەڕێزت چیە لەو بارەیەوە فەرموو ڕاستە پێم وایە ئەرچی لایەنە کوردستانەکان لە بەغدا شەڕکردنە لەلایەکەوە بۆ دابینکردنی مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان و کۆتایی هێنان بە ناکۆچی ململانیەکانی نێوان هەرێم و بەغدا بەسەر گرنگەکان خاڵی دووەمیان چۆنێتی ئیدارەدانی عێراقا ڕوتی دیموکراسی ئازادیەکان ئەمانە دەبی لایەنی کوردستانی شەڕی لەسەر بکات چونکە ئێمە لە چوارچێوەی وڵاتێکدا دەژین ئەگەر هاتوو ئەم وڵاتە بە هەڵەدا ڕۆی یاخود لە ڕێڕێوەی دیموکراسی و دەستوری خۆی لایدا ئەوە ئێمە ئەو کاتی دەکەوینە بەردەم هەڕەشەیەکی دیکە بۆیە ئێمە دوو ئەرکمان لەسەرە ئەگەر لایەنەکایەتی تەنیا خەمیان لە حکومڕانی شیعە و سونە ئێمە دەبی خەمی هەم دیموکراسی و ئازادیەکانمان بێ بپارێزین هەم دەبی خەمی پاراستنی مافە دەستوریەکانی خەڵکی کوردستانیشمان لە ئەستۆدا بێن سپاس بۆ هەرێک لە برانی بەڕێزم کاک تارق جەوهەر نووسەر و ڕۆژنامەنووس کە لە ڕێگای سکایپ لە شاری هەولێر لە بەرنامەی پانۆراما بەشدار بوو سپاس دەکەم هەروە سپاس بۆ برای عەزیزم دکتۆر ئەمینعەزیز مامۆستای زانکۆ کە لە ستۆدیۆ لەگەڵمان بوو سپاس دەکەم دکتۆر جان بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا هەمیشە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ